بابەتی ئەدەب و ئەدەبیات هەمیشە شوناسی هەبوونەتەوەیەک بۆ هە لە ڕابردوو هەتا ئێستاشوە دەماودەم و نەوە دوایینەوە و ئەدەبیاتە پێشکەشبنەوەی نوێکراوە بۆی بتوانێت خزمەتی زیاتر بە ئەدەبیاتی نەتەوەکی خۆی بکاتووە بەرەو پێشەوەی بەرێت چجای لە ڕۆی تەکنیکی نووسین و زمانەوانی و هەروەها شێوازی نووسن بە هەموو ژانڕەکانی بابەتی ئەدەبیات کە پێکی ئەهێنن. کوردیش بێبەش نەبووەلەوە لە ڕابردووە کاری لەسەر ئەدەبیات کردو و بۆ هەرنەتەوە بۆ خۆی بە جیاواز تۆپی ئەدەبیاتیان هەبووە. ئەتوان بڵم لە نێو کووردا تۆپی ئەدەبیاتی ئێمە شعرە بە تایبەت کە زۆری نەکاریان لەسەر کردووە. ئەمەشنەوە لە دوایینەوە گۆڕانکاری بەسەرا هاتووە و بە پێی خۆناغەکانی ژیانیش گۆڕانکاری بەسەر شێوازی نووسینی شعر و چیرۆک و هەموو ژانڕەکانی تری ئەدەب هاتووە هەر لە کلاسیک بۆ ڕۆمانتیک و بۆ ڕێنیسانسووە مۆدرن و پۆست مۆدرن و ئەوانی ترکە هاتوون هەتا ئێستا. بەشێک لەو کەسایەتیانی کە لە بابەتی ئەدەبیاتی شاکارەکەن مەرج نییە تەنها نووسین یاخود بابەتێک بێ بنووسن بەڵکو زۆر کات خوێندنەوانیە بۆ هەندێک لە بابەتەکان کە لە دووتوی کتێبا بڵاوکرێتەوە یاخود شێوازی نووسین و گرێکوێری بابەتی هوەری چیرۆک و ئەمانش کاری لەسەرکرێ قسە لەسەر دوو کتێبەکەم بەڕێز شاخەوان سەدیق کە ئەمە شعر و نائومێدی خوێنەوەی دەقی چەند شعرێکە ئەمەیەکە لە کتێبەکان قسەش لەسەر ئەم کتێبەشەکەم هەر نووسین و ئامادەکردنی شاخەوان سەدیقە هوەری چیرۆک چنین لە پێناو گرێکوێرەدا جێڕانەوەدا. هەردوو کتێبەکە سوباسی لەسەرەکەم و وردەکاری و ناوڕۆکی کتێبەکانی شۆرەگرین زۆر بەخێر بیسپاس بە ئامادەبوونەکە دەست و پەنجەت هەمیشە ڕەنگین بێت. شاعر و نائومێدی خوێندنەوەی چەندەقێکی شعری شاعیرانی لاوە بەرلووی بچمە ناو کتێبەکەوە ئەمنەوەی کە هەیە توانین بڵین ئەو چمکە پتەوەی ئەدەبیاتیان گرتووە کە لە ڕابردووە هەبوو بە تایبەت ئەدەبیاتی کوردی ئەمنەوەی کە ئێستا هەیە. زۆر سپاس بۆ پرسیارەکەت سپاس بۆ دەرفەتە پێم خۆشە پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەمڕۆ هەمومان بە کۆچی دوایی و گیان لە دەستدانی یەکێک لە مامۆستا و زمانزان و وەرگێڕە بە تواناکانی ئەدەبی کوردی تووشی شۆک بووین. پێم خۆشە لێرەوە سەرخۆشی لە بنەماڵەکەی بکەم لە ئەدیبان بکەم بەڕاستی هەمومان وەکو نووسەران و ئەهلی کتێب و دۆستانی کتێب لە هەرێمی کوردستان قەرزاری ئەم زاتە گەورەین ڕۆحی شاد بێ گیانی شاد بێ. بەنسبەت پرسیارەکەتەوە ئەلبەتە هەرنەوەی و خاوەن ڕوئیا و تێڕوانینی خۆیەتی بۆ ئەدەبیات و هەرنەوەی و جۆرێک لە تعبیری خۆی هەیە بۆ ئەدەبیات. ئەگەر قسە لەسەر ئەمنەوەی بکەین ئایا وەکو پرسیارەکەی بەڕێز دەستی گرتووە بە ئەدەبیاتەوە لە ڕاستیە بەڵێ ناکرێت نەوەیەک دا ببڕێ لەنەوەی پێشتر ئەوەی کە ئێستا گەنجانی ئێمە قەڵەمی بڵێن دوای ڕاپەڕینیا دوای پرۆسی ئازادی عێراق ممارەسەی ئەدەبیاتەکەن بێگومان ئەمانە گرێدراوی نەوەی پێشوون چونکە هیچ بابەتێکی ئەدەبی نییە ڕیشەکەی نەگەڕێتەوە بۆ ناو بابەتێکی پێشخۆی ینی هیچ دقێکی ئەدەبی نییە ڕیشەیەکی نەگەڕێتەوە بۆ ناو دقێکی ئەدەبیتر لەبەرەوە ئەم نەوەیەش تەواوکەری نەوەی پێشوون و ئێستا خۆشبەختانە وەک جاران نەماوەکە دوورە پەرێزیەک یا دیوارێک لە نێوان نەوەکانە هەبێ بەڵکۆنی من لە ناو دنیای ئەدەبیاتامەوە خۆم پەیوەندێکی زۆرم لەگەڵنەوەی پێشوایە خۆشبەختانە هەم نەوەی پێشوو و هەم نەوەی تازەی نووسەرانی گەنجمان پەیوەندێکی زۆر باشیانەیە هەل لە گۆڕینەوەی بیر و ڕاو ئاڵ و گۆڕ و هەتا پێکەوە کۆڕکردن و پێکەوە کتێبکردن و پێکەوە بابەت گۆڕینەوە پێکەوە ئەوانە لەبەرەوە هەردوونەوەکە پێکەوە زۆر باشکارەکەن وانەوەی ئێستا بێگومان نابێت لەنەوەی پێشووتر بنووسێ و نابێ وەکو ئەوان بیر بکاتەوە چونکە ئەوەی لە ڕابردووە کراوە ئەوە زەمانێکی دیاریکراوە بۆ ڕۆشتووە ئەوەی کە ئێستا هەیە نەوەیەکی گەنجیکە هەیە کە ئێوێ بە ڕوئای خۆی بە پێی تێگەیشتنی خۆی بە پێی سەردەمەکەی خۆی چکە خۆتان نەزان سەردەمی ئێستا لەگەڵ پێشووە زۆر گۆڕانکاری ئەم لە ڕووی ژیان و تەکنەلۆژیا ئەو شتانەوە بەسەراتەوە لەبەرەوە ئەمنەوەی ئێوێ تعبیر لە ڕوئیاکانی خۆی لە بیرکردنەوەی خۆی کاڵبەتە بە کەرەستەی تازەی ئەدەبیەوە بە ڕوئیای تازەی ئەدەبیەوە بە ژانری تازەی ئەدەبیەوە و هەموو ئەمانە ژوای کردووە کە ئێستا بتوانین ینی کۆمەڵە گەنجی باشمانێ لەو بوارەیە خەریکن ئەنووسن و بیرەکەنەوە و چالاکن و
و کاریان دیارە و بەرهەمەکانیان دیارە. لە ڕووی زمان و زمانزانیەوە ینی تواننا و وزەی باشیان هەیە لەو ڕۆوە ئەوەندەی چاودێریت کردبیان خوێن دەبێتەوە لەسەر شعرەکانیان. کیدێکی لە خۆشببختیەکانی ئەمنەوەیە ئەوەیە کە کراونەتەوە بەسەر دنیاە ئەم لە ڕێگەی ئەتەرنێت و تەکنەلۆژیا و تۆڕی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕۆکانی ترەوە زۆر شتیان بۆ فەرهام بۆ ڕەنگەنەوەی پێشوو بەهۆی ئەوەی کە ئێمە داگیرکراوە بووین و حکوومەتێکی دڕندە لەژێر دەسەڵاتی ئەوە بووین ڕەنگە تاکە دەرفەت کە هەبوو بێم ئەوەوەیە زمانیان زانی بێ عەرەبی بووە ئەویش بە ناچاری بەڵام ئێستا ئەمنەوەیە خۆشببختانە خول و پەیمانگا و ینی دەرفەتەکان زۆر زۆرن ئەتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی وانە و زۆربیان زمانی زیندوی دنیا زانن و ئەگەر نەشی زانن جارێکی کە ئەمنەوەی خۆشببختە لەوەی کە بزوتنەوەیکی گەوری وەرجێڕانمانەیە ئێمە لە ڕاستیە و ئەم بزوتنەوە وەرجێڕانە هاوکارە لەوەی کە ئێمە ڕۆژانە و هەفتانە و مانگانە بەر بابەتی تازای وەرجێڕانەکە اینجا لە زمانە زیندوەکانی دنیاوە ینی تۆ ئێستا کتێبخانەی کوردی ئێمە لە فەڕەنسیەوە ئەدەبیات تەرجەماکرێ بابەتەکانی کە وەرەجێڕێن لە ئەڵمانیا وەرەجێڕێن لە ئینگلیزیە وەرەجێڕێن لە کەنەدی و دانیمارکی و هۆڵندی و لە هەموو زمانە زیندوەکانی دنیا و لەبەرەوە ئەمنەوەی دووجار خۆشببختە خۆشببختییانەوەی کە وەکوتم دەرفەت زۆرە بۆ فێربوونی زمان و زۆر بەشیان لە ڕاستیە زمانەزانن ئەگەر دوو زمان و سێ زمان نەزانن زمانێکە رەزانن و خۆشببختی دووەمیانەوەی کە کتێبخانی ئێمە ئێستا کتێبخانێکی دەوڵەمەنە لە بزوتنەوەی وەرگێڕانە ئەگەر تۆ هیچ زمانێکیش نەزانی ئەتوانی ئاگداری ئەدەبیاتی دنیابی توانی ئاگداری گۆڕانکاریەکانی دنیابی لە ڕێگەی ئەو هەموو وەرگێڕانەی کە هەیە کە بەدەیان کەسی وەکو مامۆستا عەزیزگەردی ڕۆحی شاد بە جارێکی تر ڕۆڵیان هەبوو لەوەی کە ئەم هەموو ئەدەبیاتی دنیامان بۆ بگوازنەوە لە ڕاستیە. زۆر باشە. شێر و ناومێدی بێ من سەر ناوڕۆکی ئەم کتێبیان لە چی پێکاتوە؟ شار و ناومێدی لە ڕاستیە من لە ساڵی ڕابردووە هەوڵم ماوە کار لەسەر دەنگی تازەی دوای ڕاپەڕێم بکەم ئەو گەنجانەی کە لە دوای پرۆسی ئازادی عێراق و ئەوانەوە بەر نووسینیان کەوتوم و بەر ئەدەبیاتەکەیان کەوتوم زۆر هەوڵم ماوە ئەم دەنگانە بە دنیای بێدەنگیا تێنەپەڕن قسەیان لەسەر بکرێ ینی بخرێنە بەر باس و لێکۆڵینەوە ئەوانە جا ئەوەندەی بۆم کراوەکو ڕۆژنامە نووسێکی ئەدەبی دیدارم لەگەڵا کردوون و لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕەکان بڵاوم کردوەوە دیدارەکانیان و لە دوای دیدارەکانیان هەوڵم داوە بە پێی تێگەیشتنی خۆم بە پێی ئەو ڕوئایی کە ئەمە لە شعر تێگەیشتوم خوێندنەوە بۆ دەقەکانیان بکەم و ئەو خوێندنەوانە لە سەردەمی خۆیان وەکوتم لە 10 ساڵی ڕابردووە لە ماڵپەڕ و ڕۆژنامە گۆڤارەکان بڵاو کراونەتەوە هەموو ئەمانە تاکوتەرا لێرە و لەوێ بڵاو بوونەوە بە باشم زانی کەمانە کۆ بکەمەوە لە کتێبێکە بۆی هەم بێ بەسەر چاوە و هەم کتێب ئەمێنێتەوە خۆ دەزانی ڕۆژنامەوانە زۆر نامێنەوە کتێب ئەمێنێتەوە بچێتە ناو کتێبخانەکانەوە و جگە لەوەش هەندێک نووسینی تازەشی تایە کە پێشتە بڵاو نەبوونەتەوە لە ڕێگەی ئەم کتێبەوە من هەوڵم ماوە کە دیالۆگێک دروست کەم لە نێوان دەقی ئەو شاعیرانە و بیخەمەوە جارێکە بەردەست بەردەنگەکان بەردەست خوێنەران بۆ ئەوەی کە ئیتر هەر ئەوە نەبێت ئێمە کە باسی شعری کوردیەکەین یەکسەر بڕۆینەوە بۆ نالی و سالم و کوردی و بێکەس و قانع و ئەمانە مامۆستا و قودوەی گەورە بوون ئەمانە پێشڕە و منەوەری گەورە بوون لە کات و سەردەمی خۆیان و هەتا کۆتایی دنیاش بە گەورەی ئێمێنەوە بەڵامی تر کاتیەوەی ئێمە قسە لەسەر نەوەی تازە بکەین بزانی نەوەی تازە چی ئەڵێ دنیابینی ئەمانە لەکوایە تێگەیشتنی ئەمان ڕوئیای ئەمان بۆ شعر ئەسڵان ئەیانەوە چیمان پێ بڵند چۆن سەیری دنیاکان چۆن سەیری سروشتەکان چۆن هەرخۆیان چۆن لە شعر تێگەیشتون لەبەرەوە من هەوڵما قسە لەسەر بەرهەمی ئەمنەوەیە بکەم بۆ ئەوەی ئەمانیش ئەوەندە ناومێن نەبن تۆ ینی ناخۆشە هەرشت بنووسیت و کەس نەبێت ینی قسەیەکرد لەسەر بکە لەبەرەوە من هەوڵم ماوە لەو کتێبەیە لە بەشی یەکەمی ئەو کتێبەیە قسە لەسەر شعری گەنجان بکەم باشە بەسێکم کتێبەشیان کە هونەری چیرۆک لە پێناو گەڕانەوەدا بێگومان تۆ زانی ڕاستە ئەدەبیاتی ئێمە بە شعر دەست پێەکە درەنگتر هونەری چیرۆگێتە ناو ئەدەبیاتی ئێمەوە بەڵام لە ئەدەبیاتی ئێمە مەسلەی چیرۆکیش مەسلەیەکی گرنگە گەر بگەڕێنەوە بۆ چیرۆکی لە خەومای جەمیل سایب و بە دوای ئەوەشا
مەسلەی وجدانی ئەحمەد موختار جاف و هەتا درێژە بێتەوە سەردەمی گۆڤاری گەلاوێش کە سەردەمی پرشنگداری چیرۆکی ئێمە و مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕۆڵێکی گەورەی هەبووە لەو بوارەیە. مەسلەی چیرۆکیش مەسلەیەکی گرنگە لە ناو ئەدەبیاتی ئەمە لە ڕاستیان من هەوڵمە نووسینێکی درێژم هەبێ لەو کتێبەیە لەسەر ئەوەی کە چیرۆک چییە و ڕەگەزەکانی نووسینی چیرۆک چین چونکە خۆتەزانی بۆ هەموو ژانرێکی ئەدەبی کۆمەڵێ پێوەەر و ڕەگەز هەیە لەوانەکە بەڵێ گەل لە ناونیشان و دەستپێک و شێوازی گێڕانەوە و کارکتەر و شوێن و ڕوودا و ئەوانەوە ینی زۆر بابیتر ئەمانە هەموو بابەتی گرنگن من هەوڵما لەو نووسینەیە هەمووانە ڕوونکەمەوە و دواتر هاتم جیاوازێکم کردو لە نێوان کورتە چیرۆک و ڕۆمانە چووکەوە دوو ژانرن هەم نیقاشی زۆریان لەسەر ئایا لە یەکە چنیا جیاوازن ئێمە لەوێ ڕوونمان کردوەوە بە پێی تێگەیشتنی خۆمان و دواتر بە شێوازێکی خێرا باسم لە ڕەوادەکانی چیرۆکی کوردی کردووانەی کە ڕۆڵیان هەبوو لە گۆڕانکاری لە قۆناغێکەوە بۆ قۆناقێکی کە لە ناو ئەدەبیاتی ئێمە لە ناو ئەدەبیاتی ئێمە بە تایبەتی لە مەسلەی چیرۆکە گۆڕانکاریان توانیوانە گۆڕانکاری بکەن قۆناغەکانی گەشەی چیرۆکی کوردیم ڕوون کردوێتەوە. لە بەشی دووەمی کتێبەکەیە هاتووم دیدارم لەگەڵ 5 لە چیرۆک نووسە دیارەکانی ئەمە کردووە کە دوانیان لە ڕۆژهڵاتی کوردستان و سیانی تریان بڵێن لە باشووری کوردستانن هاتووی قسەمان لەسەر تەکنیک و ڕەگەز و شێوازەکانی چیرۆک و ئەسڵەن چیرۆ خۆی چیە و ئەوانە و زۆر بە وردی قسەمان لەسەرەوە کردووە. لە بەشی سێمی کتێبەکەشە دوو مەلەفی ئەدەبی مەیەکیان لەگەڵ چیرۆک نووسە بە ئەزمونونەکان کە خۆیان خاوەنی چیرۆک و ساڵانێکی زۆر نووسیوانە و لەگەڵ چیرۆک نووسە گەنجەکانی هاتووم ئەم دوونەوەیم زۆری لە ڕوبەڕووی یەکتری کردوێتەوە لە ڕێگەیەوە مەلەفەوە بۆی بزانین تێبگەین چیرۆکی کوردی ئێمە لە چه ئاستێکایە ئەو میتۆد و شێوازانی تا ئێستا بۆ چیرۆک و بۆ گێڕانەوە لە ئەدەبیاتی ئێمە هەند چین ئایا چیرۆکی کوردی بە بەراورد لەکوێ چیرۆکی جیهانیە ئاتوانیوەتی لەگەڵ ئەو ڕەوتە تازایی لە چیرۆکی جیهانیا پێ نووسرێ و پێی بیرەکرێتەوە و پێی داڕێژێتەوە چیرۆکی ئەمە هەنگاوی نابێت لەوەیە هەوڵ ماوە لە ڕێی جگە لە تێڕوانینەکانی خۆم لە ڕێی تێڕوانینی ئەو چیرۆک نووسە هەم بە ئەزمون و نەوەی پێشوو و هەم گەنجەکان کە ئێستا نووسن و دەنگی تازە و قەڵەمی تازن تیش بخینە سەرم بابەتە و لەسەری بۆستین و قسە و باسێکی ورد و چڕی لەسەر بکەین و کێشە و خەلەلەکانیش دەستنیشانکەین و تەسەورەکەم کتێبەکان ڕاستە بەحسی لێ کۆڵینەوەی وردی ئەکادیمی نین چونکە من خۆمەر بڕوان بەو شێوازەنیە کە تۆ خۆت بەسیتەوە بە میتۆد و شێوازێکی وشکی ئەکادیمیەوە ئیشی زانکۆ و کۆلێژ و پەیمانگەکانی خوێندنی زمانی کوردیە من هاتووم لە دەرەوەی ئەکادیمیێت و ئەوانە هەوڵم ماوە قسە لەسەر ئەم دوو بوارە گرنگی ئێمە بکەین ئەم چیرۆکەم شعر و باز لە کێشە و خەلەلەکانیش بکەین کە ئێمە لە کوێی ئەدەبیاتی جیهانیان بە تایبەتی شعر و چیرۆک. زۆر باشە کاتی ئامادەکردنی هەردوو کتێبەکە کاتت چەند پێویست بۆ بۆی بۆ شێوازە و بۆ کاری کە خۆت ویستوتە لەسەری بیکەی ئامادەیان بکەیت؟ لە ڕاستیە تۆ خۆتەزانی هەموو کارێکە بتەوێت بە ئەنجامی بگەیتووە تۆزێ کارەکەش کوالیتی هەبێ و باش بە مانووبوونی زۆری ئەوێ ئەڵبەتە وەکوتم ئەم کارانە بەشێکی زۆریان کاری ساڵانی ڕابردوون بەڵام لە کاتی خۆشییا بڵاو بوونەوە لە سایت و ڕۆژنامەکان بەڵام لە ئێستاە ورتر و باشتر پیاچوونەوەم بۆ کردوون و کارم لەسەر کردوونەتەوە دام ڕشتبوونەتەوە پیان ناچوومەتەوە چونکە خۆتەزانی بابەتێک بۆ ڕۆژنامە بنووسێت جیاوازە لەوەی تۆ بیکەی بە کتێب و لە کتێبخانەیە بۆ هەمیشە بمێنێتەوە و کارەکان کارێکی درێژخایەن و تااقەت پڕۆکێن بوون بەڵام نەتیجە و بەرهەمەکەی زۆر باشەوە من ئەمەوێ بە فرسەتی بزانم کە زۆر سوپاسی دەستگای دامەزراوەی کەریمی عەلەکە بکەم بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ کە ئەوان هەمیشە پشتیوانێکی گەورەی منن لە کار و چالاکیەکانما و ئەوان سپۆنسەری چاپدانی کتێبەکانیان لە ئەستۆ گرتووە و نەگەرم کتێبانە چەند کتێبێکی تریشیان ئەوان بۆ من چاپ کردووە خۆتەزانی لەم ڕۆژگارەیە بەهۆیەوەی کە حکوومەت یاریمی کوردستان تووشی قەیرانی دارایی بوو لە دوای شەڕی داعشەوە هەموو چالاکی ڕۆشنبیرەکان و پشگیری ڕۆشنبیری وەستاوە ناچار ئێمە پەنابەرینە بەر دەستگای ئاهلیەکان و بەداخیشەوە ئەو ناوەند و دەستگای ئاهلیانی لە هەرێمی کوردستان خەریکی چاپکردنی کتێبەوانن لەسەر دوو ئاسکار بۆ گەنج ناکەن یەکەم ئەوان کار بۆ کتێبێکەکەن کە پەفرۆش بێن و سەرەکەی ناسرااو بێ و کار بۆ کەسێکی ژەکەن کە ناوێکی گەورە و دیار بێ کە ئێمەمانان کە گەنجین هیچ کامیانی لەبەرەوە دەرفەتمان کەمترە کتێبمان بۆ چاپکەن بەڵام خەڵکانێکی وەکو دامەزراوەی کەریمی عەلەکە و بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ هەمیشە پشتیوانی من و دەیان گەنجیترن لەم کارانەیە و من سوپاسی هەمووان ناکەم کە تا ئێستا
لە سیانزە کتێبی ڕابردووما پشتیوانم بوون سپۆنسەری کارەکانیان کردوم زۆر مەمنونیانم. دەستخۆش وەک دو پرسیارە گەریشێک بوێ بخوێنێتەوە و لەسەر کتێبەکانی چوو دەستێکە. ئێستا ئەمڕۆ کۆڕی ناساندنمان بۆ کرد لە کتێبخانەی ئەمەزۆن بۆ ستۆر لە سلێمانی بە سوپاسێکی گەورەوە مەراسیمەکەیان کرد لەگەڵ گروپی هاوڕێیانی خوێنەر کە دۆستان و هاوڕێیانی خۆ من دیسانەوە زۆر سوپاسیانەکەم. لە سبەینەوە کتێبەکانەکەوێتە ناو کتێبخانەکانی سلێمانی و لە هەفتەی داهات تووشەوە لە قەزا و ناحەکان و شاری هەولێر کە بەنیازین لەوێژ مەراسیمێکی بۆ بکەین هەر بە ڕێزێک بیەوە کتێبەکانی دەستکەوێت توانێت لەو کتێبفرۆشەکان بەردەسی بخە. دەستەکانە خۆش بە سپاس بۆ بەشداریکردنت. زۆر سپاس ڕێزگا شاخەوەستیق نووسەر ڕۆژنامەنووسی ئەدەبی زۆر بەخێوی زۆر سپاس.